بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام و رحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێ و بەرنامەیەکی تایبەت و چاوپێکەوتنێکی جیاواز بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەینەوە بە ئومێد ئێوەی ئەم چەند خولەکەی داهاتوو ببێتە مای خێر و بەرەکەت بۆ ئێمە و ئێوەی ئازیز و خۆشەویست. میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویست لێرە لە سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام میوانە، هەڵبەتە نامێ بڵێم میوانە، دەمێ بڵێم ساحێبی ماڵە. داواکارین لە خوای پەروەردگار هەر هەنگاوێک بۆ ئەو میوانە بەڕێزەمان بکاتە مای خێر و بەرەکەت، بکاتە توێشوێک بۆ قیامەتی. زەحمەت و عازیەتی کێشاوە ئەمڕۆ سوپاسی ئەو ماندووبوونەیەکەین کە لە بەرنامە و چاوپێکەوتنی ئەم جارەماندا عازیەتیان کێشاوە. پێکەوە بەخێرهاتنی مامۆستای خۆشەویست و بانگخوازی ئازیز مامۆستا حەمە ڕەشید پێنجوێنی ئەەکەین کە زەحمەتیان کێشاوە لە شوێنێکی دوورەوە، لە دوورە وڵاتەوە، لە غەریبی و لە هەندەرانەوە تەشریفیان هێناوەتەوە بۆ کوردستان. پێمان خۆش بوو ئەو هەلە لە دەست خۆمان نەدەین، ئەمڕۆ بە خزمەتی بگەین بۆ ئەوەی کۆمەڵێک بابەتی جددی و تازە و نوێ هەم لە گۆڕەپانی سیاسی هەم لە گۆڕەپانی بانگەواز و بانگخوازی شەنوکە بکەین پێکەوە ئینشاءالله. داواکارم لە خوای پەروەردگار تەوفیقی هەموو لایەک بدات. مامۆستا بەخێر بن. زۆر مەمنون، سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵی پەیامی بەڕێز و خۆشەویست بۆ بینەرانی ئازیز. سپاس سلامتان. گەلێک سپاس، یاخوا بەخێر بێنەوە. سلامتان پێ. با لەو پرسیارەوە دەست پێ بکەم، چەند ڕۆژە هاتوویتەوە کوردستان؟ لە ڕاستیدا من لە 25 مانگەوە هاتوومەتەوە. بەڵێ تقریباً 20 ڕۆژ لای داوە، نزیک گەڕاونەوەشمە. چوون و هاتنتان هەڵبەتە پێما بە جەنابەت لە بەریتانیا ژیان دەگوزارێنی. باسێکی ئەو جیاوازیە عورفیە بکەین کە لە نێوان بۆ نمونە کوردستانی خۆمان و دەرەوەی وڵاتە هەیە. لەوانەیە زۆرێک لە ئێمە ئەسڵەن مەسەلەن دەرەوەی وڵاتی نەبینی بە نەزانێ عادات و تەقالید لە وڵاتانە چۆن چۆنیە. هەرچەنە ئێستا وا ئەبینرێک کە کورد گەیشتوتە هەموو شوێنێک ئەلحەمدولیلا، لەگەڵەوەی کە گەیشتوتە هەموو شوێنێک جێدەست و پەنجەمۆری هەیە لە بوارە دینێکە، لە بوارە عورفێکە، تەقالیدی باش، هەموو ئەو بابەتە ئەرێنیانەی کە ئەمڕۆ خەڵکی ئاواتی بۆ خوازی ئەلحەمدولیلا لە دەرەوەی وڵاتیش جێ خۆی کردووەتەوە. پێشتر ئەمە ئەو پرسیارە بکەم، جیاوازی نێوان کوردستانی خۆمان، ئەها خەڵگەیە ئەڵە لە ئەوروپا هاتوومەتەوە بەخوا کوردستانی خۆمان زۆر زۆر خۆشە. جەناب دوای ئەبینی کە کوردستانی خۆمان خۆشترە یان هەندەران خۆشترە؟ وڵاهی سپاس بۆ جەنابتان. ئەگەر ڕاستت پێ بڵێم 1 مەتر 1 بست ئەرزی کوردستان بە هەموو عالم ناگۆڕمەوە. زیادی باو باپیرانمانە کوردستان تیا لەدایک بووین و تیا شێژیاوین و مێژووشمان هەیەتیایە. بەڵام کاتێک کە ئێمە ئەو کاتە چین بۆ دەرەوە لە ڕاستیدا شەڕی ناوخۆ بوو، حساری اقتصادی بوو، قرزێکی زۆرمان لەسەر بوو، ئەسڵەن وڵاتێکی داخراویش بوو، چارمان ناچار بوو چون بۆ دەرەوە. بەڵام ئەگەر سەیری بکەی بەڵێ جیاوازی زۆر هەیە لە بینی کوردستان لەگەڵ چی دەری کوردستان. دەری کوردستان عالمێکی کراوەیە، لە زۆر تۆ لێک جیاوازن. ئەگەر چی هەموو شوێنی ئیجابیات و سەلبیاتی. ئەگەر قسە بکەین لە ئیجابیەتەکانی وڵاتێکە هیچ مەنعێکت لەسەر نییە، لە ڕووی دینداریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، تەنانەت لە ڕووی سیاسیەوە، لە هەچ ڕوویەکەوە هیچ سانسۆرێکت لەسەر نییە، حتا لە ڕووی کەسابەتیشەوە. تەنانەت زۆرجار من ساڵی 2003 هاتم، کۆڕێکم گێڕا پەیام هات بە ڤیدیۆش گرتیان، دوایی لیان نەدا، وتیان لەبەر ئەوەی ئەمەی تۆ لێ بدەین کاکە خەڵکە هەمووی ملی ڕێگاگرێ دێ بۆ هەردان ئەندەران، بۆ ڕاستیشیانە کرد. لەبەر ئەوەی فعلەن جیاوازیەکی زۆر هەیە لە بینی کوردستان و لە بینی کوێ هەندەرانن لە هەندی ڕۆوە. مەسەن بۆ نمونە ئەگەر بۆ نمونە لە ڕووی دینی و باسی لێ بکەین، لێرە بۆ من لەوانەیە مامۆسای نەتوانێت وتارە بدات لە مزگەوتێکە، یان نەتوانێت 4 کەس کۆ بێتەوە، لێ 24 سەعات حەزەکەی هەموو خەڵک کۆ بکەرەوانێ، یەک کەس منعی لێ ناکات. لەوانەیە ڕسمێتێکت بۆ وەربگیرێ بۆ ڕێکخراوێ یاخود بۆ مزگەوتێ زۆر قورس بێ، لێ زۆر ئاسانە. کەوا لە هات لە هەندێ ڕۆوە کە باسی لە یەکەین، بەڵێ حتا تەنان لە ڕووی خزمەتگوزاریەوە. بۆ نمونە لەوێ وەکو ئێرە نییە، ئێستا کێشەی گەورەی ئەم خەڵکی ئێرە تەماشاکەی خەسەخانەکان
پڕە بەردەوامی خەڵکی ناتوانێت ئەو هەموو دەرج دەرمانە بکرێت بەڵام لەوێ عیادە بۆ هەر کەسێک ئیش بکات و ئیش نەکات بە بەلاشە تەنها پارەی دەرزی و حەبەکان ئەدا ئەگەر ئەوەی ئیشکە ئەگەر ئیش نەکرد هەر هەموو شتێ بە بەلاشە کەواتە هات لەم ڕوانەوە بەڵێ کۆمەڵی گۆڕانکاری هەیە بەڵام سەلبیاتیشمان هەیە بە حەقەت لەبەرەوەی ئێمەش وڵاتێکی غەریبیە خەڵکێکی زۆرمان هەیەکەوە هاتوو بۆ ئەوێ دوورە لە دایک دوورە لە باوک بە حەقەت لەم حاڵەتەدا کێشەی غەریبی بۆ دروستە بێ بەڵام ئەوەش بزانین کە لەوێ خەڵک بە جۆرە تەعامولەکە ئەم زەخت و زۆرەی کە لێرە مەعاش نییە یاخود مەسەلەن حتا لە ڕووی گەرماوە جاری وا هەیە مەسەن بۆ نمونە لێرە گەرمە من کاتێک هاتووم بۆ تەماشاکەم لە کوردستان بە حەقەت خەڵک زۆر سەرقاڵە زۆر بۆ هەر گەرمایەکە خەڵکی بێتاقەت کردووە بەڵام لێوان نییە باشە با بزانین ڕەوشی مسلمانان چۆنە لە دەرەوەی وڵات توانین بڵین مسلمانان لە دەرەوەی وڵات ئازادن مرتاحن لە بەجێگەیاندنی ئیباداتی خۆیان کۆڕ و کۆبنەوەی خۆیان هەرچەنە ئەو ئازادی لە کوردستانە نییە لە عێراقیش تا ئەندازەیەک ئەتوانین بڵێن نییە بەڵام بە تایبەت لە کوردستانە مزگەوتەکان دوای نوێژ داخرێن ئەوە معلومە کۆمەڵە شت ینی بەڕاستی دژایەتی مسلمانان ئەکرێت دژایەتی مامۆسایانی ئاینی ئەکرێ کۆمەڵێک شت هاتووەتە پێشەوە کە بەڕاستی خەریکە خەڵک بەلاڕێە ئەبرێ ئەوەندەی کە نێرگە لە خانە و کافتریا و مەسائلی تەرفیهی و مؤسساتی تەرفیهی زیادی کردووە مؤسساتی تعلیمی بوونی نەماوە خەڵک هیچێک لەو هۆکارانە ئەجێڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە خۆی نەخوێنەوارە ئەم دەسەڵاتە خۆی ئاستی ڕۆشنبیری و هوشیاری بەرز نییە حەزەکە خەڵکیش وەکو ئەوان بن لە ئەوروپا ئەمە هەیە لە ڕاستیدا ئەوروپا لەم ڕۆ زۆر جیاوازە مەسەن بۆ نمونە ئێستا گەر باسی بەریتانیا بکەین 2000 مزگەوتی تایە ئێمە وەکو کوردەکان نزیکی 30 مزگەوتمان هەیە مزگەوت ئەسڵەن هەردا ناخرێت 24 ساعات ئەتوانی مزگەوت بکەیتەوانێ مزگەوت بەلانی کەم کە نوێژی بەیانی کرا زۆری هەیە هەردای ناخاتەوە تا نوێژ ئیشاکەی تیا ناکات خەڵک ئازادی لێو دەچێت دەرسی تیاڵێتەوە قسەی خێری تیاکەی هەر شتێکی تیاکەی مزگەوت لە ڕووی ڕسمیێت وەرگرتنیەوە مزگەوت ئازادە حتا دەرس دروست زۆربەی مزگەوتەکان دەرسی قورآنی تایە 5 ڕۆژ دەرسی قورآنی تایە دەرسی فێربوونی کوردی تایە دەرسی تەربیە ئیسلامی تایە هەموو بۆنەکان تیا زوو دوێ کرد بە حتا ئەسڵەن ئیمامەکان و تاربێژەکان لە سەرتاسەری عالەمە بەقەدەر ئەوان ئازاد نین لە ڕادەربڕینی خۆیان بۆیە بەڕاستی لە ڕووی دینیەوە هیچ سانسۆرێک نییە مطلقاً حڕە تەنانەت ئەبێنێتەوە سەر ئەو شەخصە خۆی ئایا کەسێکی میانڕەوە یا کەسێکی توندە چۆن ڕەفتارەکە ئەو کاتە لەوە چه سانسۆرێکی بۆ دروست بێ ئەگینا ئەگەر بێت و کەسێکی مسالیم بێ کەسێک بێ وەکو نەهجێکی وەسەڵتیەت کاری خۆیکە هیچ سانسۆرێکی لەسەر دروست نابێت و کاریشی خۆشی بەشووی گەڕک بێت ئەگەر دیقەت بین لە زۆربەی وڵاتان مەسەلەن بە تایبەت لە وڵاتانی کەنداو ئەبینین مەسەلەن زیاتر بە ناوی ئیسلام و بە ناوی مسلمانانەوە کاری نابەجێ و تیرۆریستی و کۆمەڵک شت ئەکرێ وەکو بینیمان مەسەلەن ئەوەی کە داعش کردی ئەوەی کە ڕێکخراوە تیرۆریستەکان ئەنجامیاندا ئەمانە هەمووی بە ناوی ئیسلامەوە کرا بەڵام ئەبینین لە غەرب پێچەوانەی ئەمایە یعنی پێچەوانەکەیەتی مەسەلەن خەڵکێکی تر غەیرە ئیسلام مەسیحی بوذی ئەمانە تعدا لە مسلمانان ئەکەن و ئیسلام ئەوەندە فراوان بووە لە ئەوروپا وا بکە خەڵک تووشی بغز و حقد ببێ بەرامبەر بە ئیسلام حەز نەکەم ئەم ئیسلامە بەرە و سەربەخۆی و سەرکەوتن بڕوە لە ڕاستیدا حقیقەتێکە دێ بیزانین لە غەربە ئیسلام وەکو عەرزم کردی مطلقاً حڕە بەڵام لە عینەن حڕیەتیشە خەڵک لە چی ئیسلام وەرەگرێت لە غەربە لە تەلەڤیزیۆنی وەرەگرێت عادەتەن حکوماتیش وەکو نظامی خۆی ناوی خەڵک بەرەو ئیسلام بێت ناوی ئیسلام سەر بکەوێت لە برۆ شتێکی زۆر ئاساییە کەناڵەکان بەڕاستی کەناڵێکن ئەگەڕێن بە شوێن مسلمانانە لەکوێ نقطەیەکی بچووک بدۆستنەوە ئەوە گرن لە برە مسلمانەتی لەوێدا چۆنی تەشە ناکە بنەوە خەڵکە لە ڕێی تیڤ لە ڕێی تیڤ بینێ بەڕاستی مسلمان تیرۆریستە وای بۆ لە شوید لە سوچێکە شتێک دەبینێ بەڵێ هەبوو سەلبیات هەبوو لای ئێمەش بۆ نمونەسە لە بریتانیا کاتی خۆی کە ئەو ناڕەحەتیانە ڕووی داوە مەسەن چەند کەسێک کوژراوە چەند کەسێک برینار بووە بەڵام سەدان و هەزاران جار ئێمە زەڕیبەکەی منداوە کەوا لێهات ئەمە ئەکرێ خەڵکیەکە بێ بەڵام خەڵکی تریشمان هەیە لەوێ لە مسلمانەکە تونترە وەزەرەریشی زیاترە بە سەدانیش خەڵکیشی کوشتووە تا ئێستاکانێ من ئەوە 19 ساڵە لەوێم نەمبیستوە بە یەک کەسیان بۆ تێ تیرۆر یا تیرۆریست بەڵکو شتێکی بۆ دەزرێتەوە نەخۆشی نەفسی هەیە عوزرێکی بۆ دائەنرێ بەڵام بە حەقەت بۆ مسلمان بەردێک بماڵە بە پەنجەرێکێکە ئەڵە تیرۆریستە
ئەی دوای ئەم ئەحداسەی کە ڕوویدا بوون منە لە نیوزیلەندا لە ئوسترالیا لە زۆربەی ئەم شوێنانە لایانی ئەرێنی هەستەکرێت زیاتر بووە بەرەو خەڵک بەرەو مسلمان بوون هاتووە خەڵک بەرەو ئەوە هاتووە ئیسلامی خۆش بوێت چونکە زانیوێت ئەم ئیسلامە دینی سەماحەتە دینی ئاشتەواییە ناوەکەی بەخۆیەوەیەتی چۆن ئەڵێن ئەمە وای کردووە خەڵک بەرەو ئیسلامەوە بێ زیاتر لە ئەوروپا لە ڕاستیدا ئەو حادیسەیە ئەکرێ بڵێم شتێکی خوایی بوو یعنی چۆن مەسەلەن شتێک بوو کە کەس حەزی لێ نەبوو شتە ڕوودات بەڵام کە ڕووی داوە عەتفی مسلمانانی لە سەرتاسەری عالەمە بەرامبەر بە مسلمان جوڵاندووە لە هەموو وڵاتێکە نەک هەر لە شوێنێکی تایبەتێن لە نیوزیلەندا خۆی بێ جا لەبەر ئەوە ئەش بینی مەسەلەن زۆر جار مسلمانێک لەسەر تیڤە پیشانەدرا وەڵا فڵان کەس ئەوەی کوشت ئەوەی تەقاندەوە بەڵام ئێسەکانێ مسلمانەکەیە لە ناو مزگەوتەکەیە مناڵیشن بە تایبەتی مناڵ لە ئەوروپایە قەدرێکی تایبەتی خۆی هەیە مناڵێکە لە ناو مزگەوتەکە ئەی کوژن لە سەجادەکە ئەمە فعلەن عەتفێکی زۆر عەجایبەتی دروست کرد بۆ خەڵکی بەڵام ئێشتا ئەمە اکتیفا نەکراوە لەگەڵ ئەوەیە کە عەتفەکەی هەیە بەڵام خەڵکێکی خراپیش هەر هەیە لە هەموو عالەمە هەیە لای ئێمەش ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی ئەتوانین ڕاستە ئەمان پێی ناڵێن تیرۆریستی بەڵام بە حەقەت باڵێ ئینگلیزیشن زۆر عەدای مسلمانەکەن هەموو ساڵێک خەڵک کۆکەنەوە عەدای مسلمانانەکەن بۆی حتا ئێستا بۆن من لە مزگەوتەکانی بریتانیا ئێمە بڕیارماندا کە لە مانگی ڕەمەزانە بە بەردەوامی حرەسی بەردەرگامان هەبێ لە بڕووی نەکا خەڵکێکە بەشتێکی خراپکە بەرامبەر من زۆر جوانە غەرب خزمەتگوزاری پێشکەشی مسلمانان ئەکات بەڕاستی خزمەتگوزاری غەرب بێوێنەیە و بێ جیاوازیشە یعنی من هەر نمونێکی بەسیط بەم بە جەنابەت ئەگەر ئافرەتی حامیلە بێت لە ماڵی خۆت سێنێ و یەک لێ دێ ئەگە باسی بریتانیا بکەم تەماشاکی ئیسعافێ دێت بە ئەو پڕی ڕێز و حرمەتەوە هەموو ئەدەواتێکی پێیە ئەم ئافرەتە یا ئەم نەخۆشە ئەباتەچی ناو ئەمبڵانسەکەی خاتە ناو ئیسعافەکەەوە لێوش ئیباتە خەسەخانە لەوێش بڕوان ناکەم دایک بەقەدەر ئەوان دڵسۆز بێ بۆ کێ بۆ ئافرەتە کەوا بە شکلێکی جوان بەڕێز بە حرمەت تەعاملی لەگەڵا ئەکەن تا مناڵەکەی لێ بێت و حتا مناڵەکەشی لێ بۆ ئاعتیادیان یەکێکیان دێ ئەگرێتە باوەش ئەم مناڵە بەدایکەکەشە لە بڕە بۆ خۆت بخەوەش کە تۆی سەهیلاکی نیوس سەعاتی چاونێ بەیەکە وەکو جگەرگۆشەی خۆی ئەم مناڵە لە باوەش ئەگرێ دوای ئەوە تەسلیمی ئەکاتەوە یعنی بەڕاستی ئەمە شتێکە من زۆر جار وتومە ئیسلام تطبیق بووە لە غەربە بەس بەناوی خواوەنیە و لە بەرخاتی خوانیە لە ڕووە مرۆیەکەوە لە ڕووە مرۆیەکەەوە جێبەجێ کراوە یا تەنانەت لە ڕووی مەسەلەن ئەچی بۆ خەسەخانە هەر نەفرێک لە ئێمە ئەتیادی لە ماڵی خۆت تەلەفۆنەکەیت یەکسەر ئەتیادی موعدێک بۆ تەرتیبەکەن ئەچی بۆ ئەوێ دکتۆر بە ئەو پڕێز و حرمەت والله جاری وا هەیە دکتۆرەکە جاریوە تۆ خۆت هەست بە شتێکی وا ناکەی ئەو سێ چوار مەسەل حتا بۆن من خۆم لەم ڕۆژانەدا کە پێشەوە بگەڕێمەوە چون بەلای دکتۆر وتم بەڵای پێداویستێکی واییم هەیە هەر خۆی موعدی بۆ تەرتیب کردم لەگەڵی کێکی تر هەر خۆی تەلەفۆی لەگە خەسەخانە کردووە موعدی سپێشلی بۆ داناوم ئەمە تایبەتمەندیەکانە کاتێک کە ئەچی بۆ ئەوێ هەمووشی بە بەلاشە هەمووشە خزمەتگاریت بۆکەن کەوا لە هات لەم ڕوانەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە بەڵێ لە هەموو ڕوویەکەوانێ ئەتوانێت حتا بۆن لە ڕووی خوانە خواستە بڕێن ئەگەر ئاگرێ بکەوێتەوانێ یاخود حتا لە ڕووی معاشەوە ئەگەر کەسێ ئیش ناکە معاشی خۆی هی خۆی هی مناڵی کری خانی بۆ ئەدرێ ئەمانە بەڕاستی لە وڵاتی ئێمە دەست ناکەوێت زۆر باشە ئەگەر بینە سەر باسی کورد لە بەریتانیا یان لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی چی شتێک کوردەکان لەوێک و ئەکاتەوە چی شتێک چ بۆنەیەک چ مناسەبەیەک باسی لە نەسەلبیەکە ناکەین کەەوە لە هەندێک شوێن لە هەندێک وڵات لە هەندێک ناوچە ڕەش بەڵک و دانیشتن و قاع و چی و ئەمانە کە ئەمانەش بوونی هەیە هەڵبەتە بەڵام الحەمدولیلا کەمترە تا ئەوەی کە خۆمان مەبەستمانە مسلمانانی هەندەران چی شتێک کۆیان ئەکاتەوە وڵی لە ڕاستیدا ئەمڕۆ بەسەری من بە ئەزمموی من لە هەندەرانە تاکە شتێک خەڵک کۆکاتەوە بریتە لە مزگەوت الحەمدولیلا یعنی بڕوا بکە یعنی بە هەموو لە حەزەکەی وەرە ئەوەی کە ڕێکخراوی هەیە لە هەر ڕوویەکی ترۆی هێنی هەر کەسێک دائیمە ناتوانێت قەتعێکی هەمووی بەشی خۆی هەیە کەمێک بەڵام بەوەی کە هەیە بە هەموو لایەنەکانەوە بە هەچی جیاوازەکانەوە لە مزگەوت کۆبنەوە لە مزگەوت دێن دەرسی کوردی خوێنن چی مناڵەکان دێن بۆ ئەوێ لە مزگەوت دێت مەسەن نوێژی جەژنەکە لە مزگەوت دێت تعزیەکێ بێدەهێنێ لە هەچی ڕووەکان و کێشەیەکی دێنێ بۆ مزگەوت ژن مارەبرە دێنێ بۆ مزگەوت هەر هەمووی ئەتوانن بڵێن مزگەوت هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کەوا مسلمانان بە یەک ببەسێ و کوردەکانیش کە بەشێکن لەوان حکوومەتی هەرێم هاوکارە بۆ کوردانی تاراوگە ئەمەیان لە ڕاستیدا ئەتوانم بڵێم جێداخە
کە حکومەتی هەرێم شک نابم بە هیچ شێوازێک هاوکاری جالیەی کوردی کردبێت نە لە ڕووی دینی نە ڕووی ئیجتیماعی تەنان نە لە ڕووی سیاسیش ڕووی دینی هەر لێ بووینەتەوە لە هەموو لە ڕاستیدا یعنی هیچ شتێک نەبوو مەسەن بۆ نمونە ئێستا گە باسی تورکیا بکەین هەچی مزگەوتێکی تورکی هەیە لە ئەڵمانیا هەچی مزگەوتە هەر هەمووی ئەوانەی کە تابعی وەزارەتی ئەوقافی تورکیان هەر هەمووی ئیمامی بۆ ناردوون لە تورکیا بۆی ناردوون معاشی هەموویە لەسەر تورکیایە ئاوەکەی لەسەر تورکیا کارەباکەی لەسەر تورکیایە لە ئەڵمانیاش ئەژین ئەو پەڕی خزمەتیان نەکات بەڵام ئێمە لێرە زۆر جار پێویستمان بەوە هەیە ئێمە نزیکی 30 مزگەوتەیە بەس کەمە 30 مزگەوت هەر داعیشمان زۆر کەمە لەوێ داعی بانخوازمان زۆر کەمە چکە جالێکە بەرفراوانە ئێمە لە سیەکە پێویستمان بە 100 هەیە چەندین شار هەیە مزگەوتی تیان نییە ئێمە ئەگەر داوا بکەین باشە وەرە ئیمامێکمان بۆ بنێرە بۆ ئەوێ ئایا دەستمانەکەوێت جگەلەوەی حتا لە ڕووی یارمەتیەوە چەند جار باسمان لەوە کردووە ئەرە باشە ئەگەر ئێمە خۆمان لەم بەخوازانی ئێمە مزگەوتمان چۆن کڕیوە یەکێ لەوەی کە بینای مزگەوتمان لەس کردووە پێنج زانیان چی یعنی سنتێکی زۆر بەسیط لە قوتودانین لە دوکانەکانە مەسەن 30 دوکان هەیە لای ئێمە دائێنێن کابرا پێنسی پێ چنگێکی پێیە پێنسەکان لە گیفانی قورسکردی خاتە ناوەوە ئابەمە بەڕاستی بژێوی ئیمام بەسەرەبین ئابەمە ئاوەکان ئاو کارەبا و غاز و هەچی پێداویستی بیڵەکانە ئەیکەین ئەمە سەبەبێکی ئەساسیمانە کە ئەگەر ئەمە نەبێت لەوە چییە ینی بەشێکی زۆر لەوەی لە داهاتمە کەم بێ ئەمە ئەی پێویستمان بەچی هەیە پێویستمان بە هاوکاری هەیە ئەگەر کەسێ من زۆر جار گوتومە والله العظیم ئەوەی کە کوردەکان کە مزگەوتەکان کردویانە دەبێ حکومەتی هەرێم یەک بە یەک ناوچای ئەو خەڵکی ماچ کردای بۆ بەخوا من چوومەتە شوێن وتیانە کورد مسلمانە هەر کورد مسلمانە ئەسڵەن ینی هەر پێیان وە بکە مسلمان نییە کاتێک کە لە شارێکە مزگەوتێکی تەوانێ هەستەکەی قوتێکە بە کوردی ئەدەی منیش ئینسانم وەکو تۆ منیش مرۆڤم وەکو تۆ منیش خەڵکێکم هەیە وەکو تۆ وەنیا هەستەکەی یعنی قوتێکە بە میلەتی کوردی ئەدا بەڵام بەداخەوە بەڕاستی حکومەتی هەرێم هەستی بەمە نەکردووە و بەڵکو زۆر جاریش لەواچێت کێشەشی بۆ دروست کرد ژاتیشی کردبن با بینە سەر بابەتی تۆزێک سیاسی پێش ئەو بابەتە سیاسیە حەزەکەم بزانم ڕۆڵی مزگەوت ئەوەی کە باست کە ڕۆڵی مزگەوت چی بۆ جالی کوردی لە ئەوروپا یعنی توانی وێتی مەسەلەن گەنجێک لە یانەی شەوانەوە بگەڕێتەوە بۆ ناو مزگەوت توانی وێتی خەڵکێک مەسەلەن لە تلیاک خۆری و لە مەشروب خۆری و لە کۆمەڵێک ئەم بابەتانە بهێنێتەوە ناو مزگەوت بیهێنێتەوە سەر گۆڕەپانە ڕاستەکە سەر ڕێگە ڕاستەکە مزگەوت توانیوێتی ئەمە بکە لە ڕاستیدا ئەوەی کە مزگەوت کردوێتی زۆر جێگای تەقدیرە من نایشارمەوە کەسی خراپمان زۆرە کەسێ بە شوێن حرامخۆریا بگەڕێت لە هەموو شوێنەکە دەسەکەوێت ئەگەر لەم جانبێ بڵم کە مزگەوت ڕۆڵی چییە وەڵاهی لە مزگەوتەکانە دەیەها کەس مسلمان بووە دەیەها کەس مسلمان بووە هەر لە مزگەوتەکانە سوپاس بۆ خوای گەورە جگە لە مەیکاوە مسلمان بووە لە مزگەوتەکانە خۆت لەبیر بێ ئەو خەڵکەی کە ئەڵێن مسلمان بووە ئەوە ئێمە یعنی کورد ئەتوانین بڵێن زۆر کەم سەیری و بابەتاکە یعنی تۆ سەیری کە تۆ کەسێک ئەهێنی ئەیکەی بە مسلمان بۆ نمونە تۆ ڕۆحێک نەفسێک لە ئاگری دۆزەق ڕزگارەکەی ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی خێرەکەی ئەوەندە گەورەیە هەر باز ناکرێ ینی چەندەها فەرموودە ئاەت کە ئەمانە باس ئەکرێ خەڵک لەوانێ بەکەم سەریکەز هەڵە چی کابراایك مسلمان بوویان نەبوو ڕقمێک زیادی کردوە ئەمە وانە ئەمە نەفسێکە تۆ لە ئاگری دۆزەق ڕزگاریەکەی بە بارتەقای ڕزگارکردنی ئەم کەسە لە ئاگری دۆزەخوای گەورە پاداشتەداتەوە ئەمە معلومی جەناب واللهی لە ڕاستیدا ئەزانی چی ئەوەی جەناب دەڵێ 100% تەواوە یعنی هەر بۆ نمونێ شەوێکیان لە مزگەوتێ مامەوە سعات 3 یا 4 بەیانی بوو ئێشتا نوێژی بەیانی نەبوو بوو کوڕێک لە مانچستەر بوو نای خۆی گۆڕی بوو بەچی بە مەحموود تاون ئینگلیزێکی ئەسڵ کاتێککە مسلمان بووە بڕوا بکە حدودی 3 مەتر یا 4 مەتر لە من دوور بووە یعنی کۆڵپەی گریانی سەرسنگی ئەها بۆ لای من 4 بەیانی دێگەی لەبەر زۆر جار فعلا نای بەکەی میزانی واللهی چوومەتە مزگەوتی بەنگڵادیشیەکان تەماشاکەم کۆمەڵی کوڕی گەنجی لێن ئەوە دانیشتم قسەی خێریان بۆ کردین یەکیان چیە گێڕاوە ئینگلیزیەکە ئەی واللهی من تلیا خۆر بووم دراوسەکە مسلمان بوو 7 جۆر خواردنی بۆ دروست ئەکردم 7 جۆر خواردن بۆی بانم کە ئەی کە ها جار بەجار لەگەڵما سوعبەتی لەگەڵا کردم ئەوە دەستیم لەبیر دێ بۆ کسیەدا لەسەر شانم بۆ یاری سوعبەتم لەگەڵا کە تۆ زەڕام کێشێ نەک بڵێ هەر بە شێوازێکی تر تا خوا هیدایەتی دام
دەی وەردە و دیوتی ئێستا من خەمی خۆم نییە الحەمدە ئێستا من هاتووم و قسە و خێر بۆ تۆشەکەم خەمی دایکمە دایکم بەگوێم ناکەم مسلمان جا تۆ دیقەتی ئەمە بدە خی گەورە ئەفەرمی ئینەکە لا تهدی من ئەحببت ولكن الله يهدي من يشاء تۆ دایکی خۆتە چەندت خۆش ئەوێ ناتوانانی هیدایەتی بەدەستی تۆ نیە بەدەستی خۆی پەروەردگارە بۆیە دوعا زۆر دەوری هەیە کەسێکت خۆشویست مەسەڵەن ناتوانانی دوعای بۆ پێڵی خۆی هیدایەتی بەڕاستی ڕاستە حتا زۆر جار باشترین دوعاە من لێت نەشارمەوە بە خەڵکیشم گوتووە دەبێ بۆ گونەهباران بژنەک بۆ مردنیان یعنی ئێمە حتا مامۆسایانی ئاینی مەسەڵەن من پێوتون کاکت کاتان لێکم مەڵێ خوایە ئەم کافرە لە ناوبەری خوای ئەم زاڵمان لە ناوبەری خوای ئەم گونەهباران لەم قسەی ڕق و زبرێن بەران من بەکە چکە بۆ خوای هیدایەتی بێ ئەی بۆچی هاتی تۆ بۆ خەڵکە بۆ بەهەش منێنێک بۆ جەهەنەم ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم پەیامێکی پێ بووە پەیامی گەیاندنی سەماحەت گەیاندنی ئاشتی گەیاندنی ئەوەی کە خەڵک لە ڕێگەی خراپ دەرکەی الأمر بالمعروف والنهي عن المنكر تو ئەوەت لەسرە ئەمر بە چاکە بکەی ئەمر بە چاکەکردنیش بەڕاستی ئەمڕۆ لەم عەسری سورعە و تەکنەلۆژیاە زۆر قورس بووە جاری وایە ئەچیتە کۆڕ و کۆبوونەوەیەک کەسێک پێت ئەڵێ بۆ نمونە کۆڕ و کۆبوونەوەیکی غەیرە دینیە چوار کەلیمە چوار وشەی دینی بەکارێنی خەڵک پێت پێکەنێ وای لێ تۆ خەڵکەڵێ ئەوە عیب ناکەی تۆ شتی دینی لەم کۆڕ و کۆبوونەوە هەن لە مەجلیسان بەڕاستی ئەوەی کە ئێوە ئەیکەن ماڵتان ئاوا بێ خی گەورە ماڵتان سپاسی جەنابەت دەکەم ئەم بابەتانەی کە باسمان کرد پێم وابێ هەمووی زەڕورەتی حتمی بوو باسی ئەوەت کرد کە ئاو و کارەبا بۆ مزگەوتەکان تا ئەندازەیەک تۆزێک گرفتی تیا هەیە بە پارە و بە چۆن ئەڵێ هەر بە سوال کۆی ئەەکەنەوە ئەیدەن بە مزگەوتەکان حکوومەتی غەرب هیچ دەوری هەیە بۆ ئەو بوارە بۆ کەنیسەکان ئیکات تا بۆ مزگەوتەکان بیکە نەخێر نە بۆ کەنیسە ئەخۆی ئەوەی لە ئەوروپا کە ئینسان دڵی پێخۆشە ئەو عەدالەتەیە عەدالەت لە بینی موسڵمانان و غێری موسڵمانانە کراوە لە ئەوروپادا لە ڕاستیدا هەردوو لامان وەکو یەکوان لەبەرەوە لەوێ چۆن یارمەتی کەنیسە نادا یارمەتی مزگەوتیش نادا تاان مزگەوت لەوێ بە بزنس حسێبە یعنی ئەوە نیە مەسەڵەن بۆ نمونە لە ماڵی خۆت ئەگەر بۆ نمونە کری ئاوەکەت یا غازەکەت ئەگەر بوونە پاوەندێ بێت لەبەر ئەوەی ئەم بە بزنس حسێبە ئەوێ پاوەند و نیوێ بدەیت یا پاوەند و ڕبع بدەیت یعنی زیاترە شتەکانی گرانترە جوان دێنە سەر بابەتە سیاسەکە هەمومان نەزانین ماوەیە کە بەریتانیا سەرقاڵی ئەوەیە کە لە یەکێتی ئەوروپا بێتە دەرەوە و زۆرێک لە سربەخۆی بۆ خۆی دروست بکە ئەمە چی لایەنێکی ئیجابی هەیە بۆ بەریتانیا بۆ ئەوێ لە یەکێتی ئەوروپا دەرچێت و بە دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کوردانی تاراوگە جالی کوردی سوودمەند ئەبن یان زەرەرمەند وڵی لە ڕاستیدا ئەگەر باسی ئێستا بکەین هەنووکەی بەریتانیا زەریرێتی کە جیابێتەوە یعنی ئێستا بەلانی کەم لە 120 پارەکەی داشکاوە منەچم بۆ بازار هەموو ڕۆژە تەماشاکەم 1200 هاتووتە خوارەوە ئەملی پاوەندێ تقریبا 1500 ئێرەیە عراقیە بە بەردەوام پارەکەمان دێتە خوارەوە یعنی ڕۆژگارێک هەبوو $100 بە 49 پاوەند بوو ئێستا $100 بە 83 پاوەندە یعنی پارەکە لە 120 بۆ نمونە زیاتر ڕۆژ داشکاوە کەوالە هات بۆ ئێستا تەنانەت حتا خودی خۆشیان شعبی بەریتانی ئێستا ئەگەر بێت و جارێکی تر مراجعی خۆی بکاتەوانێ دەنگدان بکری لەسەر ئەمە ناڵم هەمووی بەڵام بە تەکیدی ئەوە ناجی ئەبێ کاڵێن ئەبانەی نەدەرەوە هەموو باس لەوەکەن کە بۆرس جۆنسن کابرایەکی نزیکە لە کورد و خۆشەویستی کوردە و کوردی خۆش ئەوێ و ئەمانە ئەسلی هەیە وەڵاهی لە ڕاستیدا زۆر جا هەندێک شتێ خەیاڵیە وەنیە ئەگە دیقەتت بێت لە کاتی لەسەرینی ئەوەی کەوا ئێمە ئەمانویست بابن سەر بەخۆی وەربگرین وەنەبوو یا جیابینەوانێ کۆمەڕەش لەوەی کە باس کرا لە ڕاستیدا ئەو خودی خۆی چۆن جاران بۆ نمونە جوولەکەیەک ئەهات و عەلەمی جوولەکانی هێناوانی جوولەکە لە پشتمانە و ئیتر بە تاکی سەرکەوتوونی ئەسڵیشی نەبوو خەیاڵ بوو ئەمەش بە هەمان شێوە ڕاستەچکە لەوێ سیاسەتی خۆی سابتە وڵاتانە ئینگلیزی زۆر عاقڵە بەڕاستی ئەم پیاوە زۆر ڕقی لە موسڵمانە یا کوردیش بەشێکە لە موسڵمان ئەگەر بێتە سەرەوە لەبەرەوە بڕوان ناکەم ئەم ئیلا مەگەر زۆر جار ملاطەفەیەک هەبێت وەنیە لەگەڵ کورد دەکرێ زۆر جار لەوە کورد بکرد مجاملێ بۆچی کورد لە ئێستاشا تا 2019ش
هەوڵەدا بچێت بۆ ئەوروپا. ئەمە چی هەیە لە ئەوروپا؟ ئەم هەنگوینە شیرینەی ئەوروپا فعلەن ئەو عەدالەتەیە کە جەنابەت باسی یەکەی کە ئەم حکوومەتەی بەرقەراری کردووە و بەرپای کردووە لە ناو خەڵکەکەیە یان بێزاربوونێتی لە دەسەڵاتی ئێرە بۆیە ئێوە بڕۆ لە ڕاستیدا من بۆ دوو هۆکاری گەڕمەوە. باش هۆکارێکیان ئەوە دیارە مەسەلەن زۆر جە مەعاشەکەی بەشی ناکات، زۆری ناتوانێت ژن بێنێت، ناتوانێت شوو بکە، ناتوانێت دارایەکە وەکو پێویست بەڕێ بێ. ئەمە دیارە بە تایبەتی ئەم جیلە تازەی کەوا تازە پێگا میحنە و ناڕەحەتی نەچەشتووە وەکو جاران. ئەمە وای کردووە لە دەروەش بە حەقەت ماڵ نییە نەفەرێکی لەوێنە بێ باسی لەکەن لەخوا بەزیاوی ئازادین لەخوا بەزیاوی ئاواین وەنێ ئەڕۆم شەو ڕۆژ چی ئەمە واکە فعلن خەڵک چۆڵی هانی خەڵک بدا. ئەمە نقطەیەکە. بەس نقطەیەکی تریش بەڕاستی منەڵم خۆشمان سەبەبین بۆ ناڕەحەتی لە هەموو دنیا هەیە. من کاتی خۆی مامۆسای مەکتەب بووم والله العظیم 180 دینار معاشەکەم بوو، 170 دینارم ئەدا بە قوتوویە شیر بۆ کچە گەورەکەم 10 دیناری ئێمایەوە. ئەیکری خان و ئەی بەچی ئەژی لێک لە مامۆستاکانی لەم ڕۆژانە بینیم ئەی بەخوا من مامۆسای مەکتەب بووم لوقمە قازیەکەم کڕیوە بۆ ئەوەی کاتێککە هاتم لای مەکتەبی سیروان دابەزیم بۆی بگەمەوە سەواڵەکە لوقمە قازیەکەم ئەخستە ناو دەمەوە قوتم نەئەدا گازم لێ نەئەگەر بە شیرینەکەی بمژم تا ئەگەم ماڵە بۆی قوتێکم تیاوێ. بەڵام خەڵکیش بە معنەوی هات بوو، خەڵکیش کاروباری خۆی جێبەجێ کرد و ماشەڵڵا گروتینێکی زۆر عجایب لەناو میلەتە هەبوو. بەڵام بەعکس ئێسەوە نییە. زۆر جار بەتایبەتی من جاری پێشوو کە هاتمەوە ئێستا تۆزێک ئاستەکەم باشتر بووە. بەڵام لەگەڵ سایقە قسەمە کرد ئەی بەخوا خەریکم خۆمە کوژم ئەو نەچی تەماشاکەی محن ناڕەحەتی مەیە. لە هاچی جەلسەیەکە دانیشتی دایک لە باوک لە یەکە، باوک لە دایک، مناڵ لە باوک و دایک لەگەڵ دەوروبەر لەبی ئەلەبێ معاشی لە دائیرەکەت لە هەموو شتێ بەڕاستی خۆی حەقت واژ نییە. بەڕاستی ئەمە وای کردووە کە فعلن ئەم خەڵک دێ باشە ئەم گەنجاڵێ ئەمری 56 باشە ئەمە وڵاتی من بێت خوایتە من بە کەڵیان کاکە ملی ڕێگەیەگرن چ باتیاچم بچم بۆ شوێنێکی تر لەبەرەوە ئەو دوو هۆکارەیە یەکێکیان بەڵێ لەوێ عەدالەتێکی زۆر باشەیە. بەڵام لێرەش خۆشمان سەبەبین بە یەکجار ماڵی خۆمان وێران کردووە و هەموماها خەریکی گرین و گلین لە یەکتری ئەمەش بەڕاستی کارێکی زۆر خراپە. ئەو کوردانەی کە لێرەوە ئەچن بەرەو ئەوروپا یان بەرەو بەریتانیا تەمەن ئەوەی کە معلومە گەیشتن بە بەریتانیا ئێستا زۆر ئەستەمە ئللا لە ڕێگەی قاچاخەوە جینا وەکتر تەنانەت بۆ کەسێکی ئاسایی بێ ڤیزەی بەریتانیا ژۆر بگرێ زۆر بە قورسیە زۆر ناڕەحەتە. ئەوەی کە دێتە ئەوێ بەگشتی یان ئەچێتە ئەوروپا کوردانی ئەوێ ئەوەی کە جنسی هەیە ئەوەی کە ئیقامەی هەیە ئەوەی کە جواب نەکراوە نەنێراوەتەوە جارێ هەر پێیان وتووە چاوەڕێکە هاوکارە بۆ کوردانی ڕۆژتوو. لە ڕاستیدا ئەوەی کە لە دەرەوەن بەحەقەت لە ناو کوردەکانە یەکێکێکی زۆر عجایبەتی تایە لەسەر ئەو سەرجادەیە بەبێ ئەوە بتناسێت بۆ نمونە سیارەکە تشکاوە بەس ئەوەندە ڕقەمی تەلەفۆنی سێ-چوارێک لێبێ سێماشاکەی سێ-چوار سیارەوە لە بەردەم حازرە بۆ هاوکاریکردنت. ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ زۆر جار ئەوانی کە لە دەرەوەن جیاوازن لە ناو من تەلەبە بووم لە بەغا ماڕم کە لە سلێمانی زۆر ئاسایی بوو لەگە کوردەکانە کێشەیە کێشەی زۆر گوێم پێ نەدا. بەڵام لە بەغا بووم تەلەبە بووم ئەچووم بازار مادام هەستەکەی دوورتری لێرە بادینانی یەکمە بینیش ڕوا بکە زۆر عجایبات ینی خۆم لەگەڵ برادەرەکەمە لەبین زۆربەی ئێوارەکان کاچین بۆ پیاسە ئەڕۆشین شوێنیانە کەوتی ئەگەر لێمەنی ناشێن ناسین شوێنیانە کەوتین نەک یەکی پەلاماریەم نەکی قسێکی لەگەڵا بکە لە دۆرش بە هەمان شێوە ینی کاتێک کە ئەڵێمە کوردێکە بەڕاستی ینی فعلەن هاوکارێکی زۆر باشی لەگەڵایە. جوان مۆسا حەمە ڕەشید ئێستا لە هەموو شوێنەکە ها مەسەلێکی کوردی ئەڵە پەنجەکانی دەست وەک یەک نین باش هەیە و خراپ هەیە. ئەوەی کە سومعی کورد ناشرینەکە لە ئەوروپا لە دەرەوەی وڵات چییە؟ ئەوانە چیان کە هەوڵەدەن کورد لەکەدار بکەن بە شێوازێک لە شێوازەکان وا بکەن کورد ناوێکی ناوبانجێکی ناشرینی هەبێ بۆ وڵاتانی دەوروبەر. ئەو حاڵەتانە چین؟ وەڵاهی لەوانەیە لەما بڵێم کورد و غەیری کورد مشتەرەکە. مەسەلەن بۆ نمونە لە ڕووی ئێستا زۆرێک لە دوکاندارەکان وتمان چاک و خراپمان هەیە ئەگە باسی چاکە بۆ بکە ئەمنە زۆر لە ژمێرە نایەت کەسی جەناب پرسیارم لە سەلبیاتەکە لە یەکەی لە ڕووی سەلبیاتەوە لە چەندین شارە هەر یەکی 20 دوکانی عەرەق فرۆشیتایە کە پێشتر شیوان نەبووە پێشتر ئەمە نەکراوە. تەنانەت ئێستا بەشێک لە کوردەکان فێری تلیاک چاندن بوو لە ماڵەکانی خۆیانە تەنانەت هەندێکیانە چەند دزی لەوی تریانەکەن کاتێکە پێەکە ئەمە چێت دزی لەوی تریانەکە ئەمە لایەنە سەلبیەکان ئەمە لای سەلبیەکانەکە تۆ باسی لێ بکەی مەسەل کابرا چ جگەرە ئەفرۆشێ یا مەسەل حتا لە ڕووی ئەنشورانس لەوێ ئەبینی مەسەل کابرا ئەچێتە ناو سیارەکەیەوە دامەکە لەگەڵ یەکێکی تر دوایی پارەی لێ وەرەگری ئەمە کورد و غەیری کورد بەڕاستی لەمەدا مشتەرەکن کەوا لێ هات
لە ڕووی سەلبیاتەوە بەڕاستی کۆمەڵی شت هەن بوون بە عائق بۆ ئەوەی با بڵێن مسلمانی پێناشرین بێ کە کوردیش بەشێکن لەوان جگە لەوەی خاڵێکی تریش هەیە لە سەرەتاوە کاتێکە من چوم بۆ ئەوێ کورد زگوردە پاکستانیش لەوێ دەمێ ساڵە لەوێن پاکستانەکان کچیان گەورە بووە ئەمانی زگوردن بەجارە حوت و هەشە چیت ناو ماڵێکەوە وانە ئەم ژنی دەوێت بنمونە ئەوش بۆ نمونە کاتی شوکردنێتی زۆر لە کێشەکان ئالێرۆ دروست ئەبوو لێرە دروستە بوو حتا لە ڕووی چیش و مەسە دروستە بوو لە ڕێی گەڵفرێندی ئەو جۆرەشتانەوە هەندێک لە خەڵکەکان بەڵام عەلە العموم لەخوا بزیار بێ کورد چاکەی زۆرمان هەیە لەوێ الحەمدولله. مامۆستا گیان خۆت زەوباتەوە ئەگەر باسێک لە بابەتی بانگواز و بانخوازی بکەین کۆمەڵێک بانخواز هەیە لە دەرەوەی وڵاتەوە دەهێنرێن بۆ هەندەران بۆ وڵاتانی ئەوروپی لەوێ کاری بانگوازی ئەەکەن ئەو ڕێگەیە خۆشکراوە بۆ بانخوازانی کوردیش بتوانن لێرەوە بڕۆن لەوێ کاری بانخوازی بکەن یان بانخوازە سعودی و خلیجەکان باشتر ئێحتیمامیان پێدرێت تا کوردەکان وڵای لە ڕاستیدا بانخوازی کورد نەمبیستووە بێت بۆ دەرەوە بەو خۆ جەنابەت ئاگاداری بەریتانیا ڤیزەی زۆر قورسە چکە پێی وایە هەر کەسێک بێ بۆ ئەوێ ناگەڕێتەوە ئەمە خۆی نقطەیەکی گرنگە لەوانە بچێ مەسەلە بۆ شنگن وەربگرێ بۆ وڵاتەکانی بەس بەریتانیا زۆر قورسە حتى جاری واه براکەی هەیە لێرە ئەو هەر لە وڵاتێکی ئەوروپیشە هەر ڤیزەکەی ناڕەحەتە لە ئەوروپاش بێ بۆ ئەم بەرەوانە تا ئەو ڕادەیە بەڵام ئەوەی کە مەطلب بێ حتا ئەوانش بانگوازیان کەمە یعنی بانخواز بێ بۆ لای ئێمە لە وڵاتی سعودیەوە تاکە ساڵانە لە ڕەمەزانە مەسەن فڵان عالم هات و سەردانێکی چەند ڕۆژی لەوێ ئەبێت و کە هەنێ قسەی خێرەکە بەڵام بەڕاستی ئەوان شەرکەمیان هەیە چکە بەشکلێکی گشتی ئەوانیش سانسۆریان لەسەرە مەسەن کەسێکی وەکو یوسۆ قەرەزاوی ئێستا تەماشاکە سانسۆری لەسەرە هەندێک لە عولەماکانی تر لەبەرەوە بێ کەسێک بێ فعلەن یعنی تەواو ساڕێش کرابێ هەموو ئیشەکانی بڵێن کاکە ئەمە بەکەڵی ئەو بێ بۆ بەریتانیا اینجارە ڤیزەیەک وەرەگرێت و دێت چەند ڕۆژی لەوێ بێت و ئەگەر لە شوێنی شەوتارێکیدا لەبەرەوەی تەئسیراتی بانخوازی وڵاتە ئیسلامیەکان بە هیچ شێوازێک نییە لەسەر بەریتانیا بەتابەتی. ئێمە هێواشەوەش بەرەو کۆتایی بەرنامەکەمان ئەچین پێم خۆشە هەندێک بابەتی کۆمەڵایەتی باسکەین لەوێ وەکو گەشت و سەیران و کۆڕ و کۆبنەوەتان هەیە ئێوەکو کوردانی دەرەوە لە ڕاستیدا لەوێ گەشت و گوزارمان هەیە ئاهەنگی زۆریشمان هەیە لە ڕاستیدا جاری وایە بۆ نمونە مەکتەی مناڵەکان تەواوە بێت ئاهەنگێکی بۆ گێڕیت لە نیوێ ساڵ یا لە سەری ساڵ دەوراتی قورئان و دەوراتی قورئان جاری وایە حتا جاری وایە کۆمەڵی هەندێک دابەشەکەن بەسەریانە ئەمە بەڕاستی الحەمدولله هەمانە لەسەر چی لە مزگەوتەکانە وەرە دەریشۆ فعلەن سەیرانمان هەیە بەڵام سەیرانەکان لە شارێک بۆ شارێک فەرقی هەیە جاری وا هەیە شارێک زیاتر تۆکمەترن لەبەری جاریەوە مزگەوتی تیانە بەم ڕێگایە زیاتر ئەتوان یەکتری ببینن بەڵام ئەو شارانەی کە مزگەوتیان تایە یعنی وەکو قەرەباڵغێکی زۆر کەمتر دەرەچن بەڵکو سێ چوار و مەسەلەن کۆمەڵی خزم و کەسوکار بەیەکۆ دەرەچن بەڵام لەوێ کاتێک کە کۆی بنەوە تەماشاکەی ماشەڵڵا ئومەتێکیان لێکۆ بۆتەوە ماشاءڵڵا. لە بوارە کۆمەڵایەتێکە کە مەسەلەن بۆ نمونە تەعزیەک ئەبێ مناسبەیەک ژن گواستنەوە جاری پێم بڵێ ئەو شتتان هەیە ئێوە مەسەلەن لە ناوێکە کوڕ و کچ چۆن هەڵێ ئەنەن بێکەوە ینی قسمەتیان هەڵەزێت لە ڕاستیدا لە ڕووی تەعزیە و ئەگەر باسی لێ بکەین فعلەن زۆر گەرم و گوڵە ینی خەڵک کەسێکی لێ بمرێ بە گەرم و گوڕی ئەچن بەدەمیەوە حتا ئەگەر بۆ نمونە جەژنی ئەم جەژنە من بۆ نمونە دیقەتم دا هاتم لە یەکی لە مزگەوتەکان نوێژم کرد بڕوا بکە ئەو هەموو خەڵکە من لێرە مەسوولی مەڵبەند بووم پێشتر ئەبووە دنیا خەڵکم بناسیایە یا تێکەڵایی بوومایە بەخوا تەماشاکە بڕوا ناکەم گاتە حەو کەس ئاوەتەوەقم لەگەڵ کردووە سوبحان الله یعنی هەستم کرد زۆر سارد و سڕێک بەس لای ئێمە وانە جاری ئەسڵ لێرە هەروتا دەستی پێ نەکردبوو نیوە ڕۆژتە دەرەوە لای ئێمە یەک کەس ناچێتە دەرەوە هەچیشی لێ ببینێتەوە باوەشەکەن بە یەکتریە بەڕاستی مەرحەبا یەکترین گەرمگوڕن لەگەڵ یەکتری ئەو جەژنە هەستەکەم لێ بەتامترە لێرە ئەمە بەڕاستی لەم ڕۆوە بەڵام لەو ڕۆی تۆ کە جەنابەت باسی کرد گەنجان وەکو زەواج لە ڕاستی دەلەوێ من کاتی ساڵی 2000 چوون بۆ ئەوێ زۆرترین لەو شاری کە منی تیام تەنها یەک عایلم بینیوە ئەوش ئافرەتێ مناڵێکی بچکۆلەی پێ بوو ئیتر نەبوو عایلە زۆر بەکەمی یعنی ئێستاشی پێ بە ساڵی 2019 لەوانەیە بڵێم لایەکی بەریتانیا ئەناسم بڕوا بکە ناگاتە 20 عایلە بزانم کچی هەیە بیدا بەشوو ئیتر بزانە 20 کچ هەبێ لە بەریتانیا بدرێ بەشوو ئەی باشە نزیکی 200,000 کوردمان هەیە یەکاکە خۆ 20,000 هەرێوێ ژن بێنێ وانە کەوالە کێشەی زەواجمان هەیە لەوێ ئیلا مەگەر بێ خەڵکێک لە کوردستان ژن بێنێت و بهێنێ بۆ دەرەوە بەڵام ئێستا چییە زەواجی ئێمە بووەتە زەواجی ئەوروپی
مەسەن یاخود لەگەڵ پاکستانیە لەگەڵ عەرەبە لەگەڵ ماوەیەکی تری پێ بچێت لەوانە 3-4 ساڵی تری پێ بچێ هەمووی ئەڵێ برازاکەم لە لیتوانیا خوشکەزاکەم لە هۆڵندا لە پۆڵەندا بەم شێوە وای لێ ئێمە ئەبینەچی نێودەوڵەتی یعنی بەحەقەت ئەوەش کێشەی گەورەیە لەبەر ڕۆڵەکان من زۆریشی کوردی نازانن من زۆر جاروتومە ئافرەتەکان کە شوو ئەکەن بە کوڕە کوردەکانی ئێمە زۆر ئازاترن هەچی مناڵ یانە زمانی خۆیان نەزانێ کوردەکان بەڕاستی لە 100 توانی بێتی ئیتمای پێ بدات. جوانە پێما بێ جەنابەت لە ڕۆ کۆمەڵایەتەکە چالاک و ئازای ماشەڵڵا سەردانی تەعزیە و ئەو مناسەباتان ناکەی کاچیتە تەعزیە وتاریان بۆ ئەدەی ئەو وتاری کە ئەیدەی باز لە چی ئەکا مەسەلەن لەوێ هەر بە ئاەت و فەرموودە و کۆمەڵێک وعز و مەواعیزی دینی یان بابەتی ترە یان بیرهێنانەوەی قەبر و قیامەتە ئەوە چییە کە تۆ جەنابەت وەڵڵاهی لە ڕاستیدا هەر خودی تەعزیە بێ بابەتەکان چی بێت بابەتێکی ئیمانی و ڕۆحانی بێت یعنی زۆر جار کە باز لەوە کرێ بۆ نمونە جاری واه بۆ خەڵکیەک هەبێت لەوە ئەچێت با بڵێن معارەزە دینیشی کردبێ بەس ڕۆژ لە ڕۆژان ئەم مامۆستایانە لە بەریتانیا ئەو هەموو قسەیان کردووە لە تەعزیە لە ماڵان لە خۆشی لە ناخۆشی لە هەموو شوێنێ شک نابم کەسێ بوو بێ ڕەدیەکێکی دابێتەوە ئەمەش بەڕاستی زۆر گرنگە یەکشی تریش هەر لە ڕەتی بەمەوە هەیە بەڕاستی حەزەکەم یعنی بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست بەڕاستی ئەمە بزانن میلەتی ئێمە میلەتێکی موسڵمانە بڕوا بکە ئێمە بۆ نمکە مزگەوت ناکەین ئەو مزگەوتی ئێمە کردومانە لەو شارێکە ئێمەتیان 150 کەس پێشتر ئامادە بۆ یارمەتی بدا بە مزگەوت بۆی بیکڕین 75 کەسی نوێژنەکەر بووە یعنی ڕێک نیوەی نوێژنەکەر بووە یعنی فیتڕەتەکە ئیسلامیە حازی بۆی مزگەوت بەس ئەمیتر گوناهەکەوای پێکردو نایە بۆ ئەوەی ئەمەش بەڕاستی حەقوای نرخێن بۆ ئێمە زۆر جاوتومە من سوپاسی نوێژنەکەرەکانیش ئەەکەم کەواچی هاوکاری ئەمیان کردووە بۆی نابێ ڕقمان لێن بێ چکە ئەوەش هەبرای ئێمە خۆشەویستی ئێمە ئەمڕۆ ئێستا نایە بۆ مزگەوت سبێنی هەر دەبێ بێت لە کۆتایی یاین چ مۆزوعێک هەیە حەزەکەی باسیکەی بۆمان دڵمان خۆشکە ئێمە ئێستا جەنابەت هاتوویتەوە میوانێکی ئازیز و خۆشەویست هەرچەنە میوان نیت ئەم کەناڵە کەناڵی خۆتە کوردستان فێشەوەی هی من بوو بێ هی جەنابەت بووە جەنابەت لێمە گەورەتری الحەمدوللا تەمەنێکت هەیە و کۆمەڵ سوپاس دەکەین شتێکی تەرفیهیمان بوو باس کە بزانین بەسەرتانە هاتوێ لە دەرەوەی وڵات حەزکەی بیژێڕیت وڵاهی لە ڕاستیدا ئەگەر باسی دەرەوەی وڵات کەین کۆمەڵێ شت هاتووە بەسەر یعنی من لە جارێکە برادێک ما بۆ عەرەب بوو وتی وەڵای ڕاستی بێ چوون بۆ شوێنێک حەزم کرد لە بەرگریە بکڕم جا بەرگری ئەوێش هەرچەند دیارە پێوترە هامبەرگر هەرچەند هامی ئەنی بەراز خۆی ئەوە غەڵەتیەکە تازە هەر هاتووە پێوەی خۆ مەفرۆزە بڵێ بەرگر بەس تازە هەر لە کۆنە بە ئینگلیزەکان بۆمان هاتووە یعنی هی بەراز جا ئەو بەرگری کاتێکە وتی حەزم لێ بوو بەڵام بەرگر لێوە چییە هەیە نۆرمەڵە و هەش پێوتە سپایسی یعنی چییە بەهاراتی پێواگرێ ئەمی بە حەقەدوی نەمەزانی پێ بڵێم سپایسی وتی وڵا زمانم دەرهێنا و ئاوام لێ کرد زمان ئاوا لێ کرد یعنی چی لەو شتم بەرێکە ئاوا نەکەم بە واقع یعنی بەڕاستی لە ڕووی تەرفیهی یەکشی تریش حەزەکەم یعنی بۆ خوشکان و برایانی عەزیز و خۆشەویستم کاتێک کە ئێمە بۆنم لەگە ئەو خەڵکە ئاژین من بخۆم بە طەبیعەتی خۆشم بەڕاستی حەزم لێتی ئەو خەڵکە هەر فێری قەبر و قیامەت و ترس و لەرزی بۆ نەکەین لە هەر شوێنێکە دانیشم حەزەکەم شتێکی خۆشی بۆ باسکەم من ئەگەر ئیجازەم پێ بدەیت یەک نمونەش باسکەم لە زمانی ئەمانە مەسەڵەن بۆ نمونە من چێشتێکم لێ ناوە بۆ خۆم لە هەموو لە تەوقع ناکەم لە ئەرزی خۆیان کەس هەبێت چێشتێکی وەکم لێ نابێت ئەمەیتە بە تەحەدیشە ئەوە بەلەزەت بە تەحەدی ئێڵم یەک کەس نییە لەم ئەرزی خۆیان چێشتێکی وەکم لێ نابێت ئەبێت داوەتماکە هیچ مەزالی جا بزانە ئاخر بزانە ئایدی خۆی تان لە تەلەبایەتیە 22 کەس بووین بەیەکەوە سکرتێری پەرلەمانیش کاکشێ فەقەرەتین یەکی بوو لە ئەوەی کاش لە شوقە بوو لەگەڵ زۆری لەو برایانی تر سەرەی من بوو کاتی هاتم بۆ سلێمانی دایکم چێشتێکی زۆر خۆشی لێ نابوو چێشتەکەی قەڕنابیێت بوو وتم دایکێن چۆنی لێ ناوتی ئاو کۆمەڵکی پێوتم وتم ئەمە ئەکەم بە مفاجئەیە بۆ ئەوانی ئەوێ سبحان الله لە ضمنی ئەم ناوانە لێم تێک چوو بابەتێکیان چێچوم چاوەنێرم کڕی هەیە نام شتەکانم هەمووی تێکەڵاو کرد و کردم بەسەر یەکا و هاتە سەر ئەوەی کەوا من جەرشتان و قەزا و 22 کەس بووین گشتیانم تێکردو بۆم لێنان چارێکی بەجێم هێشت و هاتم سبحان الله سیرێکم قەراقی هەمووی مۆرە ئەهتم خوای کێمەرەکەبی تێکردووە دەمزیکی ئەوارەیە سەرم هەڵشڕی هەمووی مۆرە ئەنجا بیرم کەوت ئەمە چاونەرە تێم کردووە ئەیخوا هەوە چی بکەم لێ خۆم تامی نییە سەلاجەکەم کردەوە بەچی وای لێکە ئەم تامە بگۆڕم وەڵام من جێرێک ئەمرە عەفەن قاپێک یاپرێکی نیۆڕۆما بوو وەڵاهی نام تێم کرد لێم خوار وەڵا هەر تامی نەبوو تۆزێکی تری پێچوو وتم بەخوا هەر تامی نەبوو قاپی نیشکێنشم تێ کرد
قاپێکیشم برنج تێ کرد بەخوا هەر تامی نەبوو توێکڵی پرتەقاڵی هێنابوو تەلەبەکان نازم بە پەتەوە ئەکرا جارە چنگێکیشم لەوە تێ کرد وەڵا هەر نەبوو اینجا تۆزی لیمۆ دۆستی تۆزێ بەهارات سبحان الله ئیسێش و ئەو ساژ نییە بانگ ئێوارەی دا مەجبورێ بۆی دابنین هەموو شتێکم تێکەڵاو کرد کاتێککە بۆم دانان سیرمەکردن تەن سەدم حیساری اقتصادی بووی لێ تێنان و چایکشم بەدانان وتم بزانم چەند کەسەی خوا هەمووی 22 کەس دانیشتون بڕوان ناکەم کەوچکی کە یەکەمی لێدا و کردبێتی بە دووهەم هەموو کەوچکەکەی داێناوە دەسێ کرد بەچی چاکەی خوارد بەچی بەنانەکەەوە جا بۆیە زۆر ئەڵم کاکە من خواردنێکم لێ ناوە لە عالەما کەس خواردنی وای لێ ناوە جاگەر فەرمیێ و داوەتی من وەڵام مەمنونین دەست خۆش ماڵەوە بێ من سوپاسی جەناب دەکەم لە کۆتایی ماڵسا حەمەڕەشید پێنجوێنی بانخواز لە بەریتانیا نیشتەجێیە کوردی خۆمانە خەڵکی شاری پێنجوێنی خۆشەویستە هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازین یاخوا بەخێر بیتەوە ئێمە خۆشحاڵ بووین زۆر خۆشحاڵ بووین انشاءالله لە دوعای خێر بێ بەشمان بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی چاوپێکەوتن سپاس کە بینەر و بیسەرمان بوون سپاس بۆ هاوکارانم لە برایانی دیکۆر و کامێرەمان ئەروەها دەرهێنەری بەرنامە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه